ببوورە نەرمین خان بەڵام پرسیارێکم لا دروست بۆ گەر ئاسایی بێت باشە چۆن سامانی کورتیان هەڵنەگرت لە لای خوارویانەوە بێت لەو عایلە گەورەی و لەو عشیرەتە گەورەیە چۆنا بە ئاسانی وەرتگرتەوە بە حکمی ئەوەی من لە بەدڵ خیندرا بوو کوڕەکانی و برای کۆبوونەوە گوتیان دەبی ئەو منداڵی لەگەرە خۆی بات نامانەوەی هیچ میرادگرێک لەو ژنە لۆمان ببینێتەوە ئەوە ببردم باشە نەرمین خان داوای لێبوردنەکەم بەڵام کە دووبارە ژیانی هاوسەرگیریت پێگەێنایەوە ئەم جارە ژیانت چۆن بوو باشتر بوویت چت لۆ باس بکەم لە ئازارێکەوە بەرەو ئازارە چیتکە کوڕەکەم ببوو لە ئیبراهیم ناوی شوان بوو بەس هیچ کات کوڕی منی بە کوڕی خۆدانانە سامان دایمە فەرق و جیاوازیە کرد پێم دەگۆتەوە جەرجی تووە فەرقی چییە ئەوەش کوڕی تووە ئەگەرە تۆ منت بدەبی ئەویشت بێتن هیچ فایدێ نەبوو ڕۆژێکیان سامان لە قوتابخانە دەهاتەوە سەری خست بۆ سەری سامانی ئەی ئافرین کوڕی من تۆ لە بیکاری زۆر زەعیف بووی بەس ئێستا زۆر باش بووی لەبەرەوەی کە دەرەجەیەکی باشت هێناوە یەک پەتاتۆڕوونی زۆر باشم بۆ کردی سەرکەوتوبی ئەدی شوانی برات شوانی برام گوتمەرەوە وتی بڕۆ دەنا بە باوکم نەڵێن لەکوێ بەجێت هێشتووە وتی یاری دەکرد لەگەڵ چێ لەگەڵ برادەرەکانی خۆی کوڕم باشە باش تۆ بڕۆ ژوورەوە شوان کوڕم وا بێتاقەتی ئەوڕۆ لە ئیمتیحانی بیرکاری ساقیت بوو ئێ کوڕم شەوێ چەندم پێوتی بخوێنە آخر دایکە بابم شەوەی ئەمنی بردە ماری مامە مڕادی ئەی کوڕم تۆ دەتزانی ئیمتحان تێ دەتزانی دەرس تێ نەچوو بای آخر لەگەر بابم ئەمنی برد لەگەر کوڕی مامڕادی گەمەمدا کرد دوای شەوەی هاتمەوە نووسم ئێ کوڕم خەم لێکات جارێکی دیکە کە زانیت ئیمتحانت هەیە مەچوو بۆ هیچ ماڵێک باشە بەڵێ دەبڕۆ ژوورە دەی ژنێ تو لۆوە دەکەی ئەمن بە حەسرەتم ڕۆژێک بێمەوە ئەو دەرکەی حەوشەیە قەپات بی دایم لەسەر پشتەیە پیاوەکە منداڵەکان هاتنەوە کردوانێتەوە بابا ئەمن حەز ناکەم دەرکەم لەسەر پشتێ بی حەز دەکەم دەرکەی من خەپات بی معدل قەپاتە بەس منداڵەکان لە مەکتەب کە هاتنەوە کرابەوە ئەمن حەزم لێیە بەردەوام دەکەم قەپات بی حەز ناکەم کراوە بی بابا جان بەخێرەوە برێ کوڕم چییە بابا لەسەر دەبێنەوە های ترحێو وەم زانی داخۆ پارەت پێیا کردێ دەبڕە کوڕم تو بۆ لەو کوڕە دەکەی جواب دەم کوڕەکەم ئەمن مەکتەبم نایە ئەمن نامێ لە دوا ڕۆژ ببیە هیچ ئەم دەمەیە پارەم لۆ پێیاکەی تێدەگەی بابا حەزم لە مەکتەبێ بابا گۆرە مەکتەبی چە حالی چە دەمەیە پارەی پێیاکەی تەواو نا بابا من حەزم لە مەکتەبەیە گۆرە دەبڕە مەکتەب تێیگەینە شوان ئۆ شوان زۆرە پڕی خۆم بەرە ئەوە خەش ئەوە کێکە شملۆ هینای لەگە مەکتەبێکوی باشی ئەوڕۆ لە ئیمتیحانی بیرکاری ساخت بووم نەباوە قەت جۆمە دێ کوڕم ئەو ئیمتحانە نا ئیمتحانە چیکە ئەمن دەزانمە تو زیرەکی ئاخیری وەزیفەکی زۆر جوانیشی دەبی شارەکی جوانیشی دەبی بڕۆ ئەو کێکەش بۆ خۆت بۆ دەی بابچی لە شۆری بڕی گەورەم